بەڕاستی دڵنیانیم لە ئامێرەکانی کارەبایی چونکە مەترسیان لەسەرە و هیچ کوالیتێکی باشیان نییە. هیوادارم حکوومەت چاو بەو شەریکانەدا بخشێنێتەوە کە ئەو مادانە دینن لەکوێ دینن مارکیان چییە. لە ڕاستیدا ئەو ئامێرە کارەبایانێت کە دێن لە ڕووی کوالیتیەوە زۆر مەزبوط نینە لۆیە وشارکردنەوەش چاش لێ لە بوو بەکارهێنان. کە جارێک لە جارەکانی خۆم لە پێی چاوی خۆم ڕوویدا بوو جیرانێکمان جارێک هیتەری بەجێ هێشت بوو لە تەنیشت پەردەدانرا بوو پەردەکە کەم تاوایەوە سوتا ماڵەکە ئاگری بگرت. یعنی ئەبێ زۆر جار شت لە بیر نەکەین اقتصادی بکەین. اقتصادی یعنی ئەو کاتێک بۆ کاتێک ئێمە پێویستیمان بە تشتەکە هەیە بەکاری بینین بۆ یعنی ئەگەر ریشمان پێ نەما تاوا بگوینەوە. ئەمن دێمە سەر موبایل پلاکێکی موبایل هەیە دای دەخەی پێی دەکەی کەچی شانەکەش دینە دەرێ پلاکە هەپێ زۆر جاروێ لە کاتی ئەو پلاکەی ئاگر دەمارەکەی بەردەبی شۆرتی کارەبا دێتە گۆڕی گەرم دەبی کەوالیتیەکانیان نزمە بەعام لە بۆ ئێرە نزمە ئەوجا کەسە کە لە مارێنیە پێویست ناکە ئەو هەموو سبریتە و کارەبایی کە بەکاری دێنی پێویست دەکا بیکوژێنەوە لەلایەنی سۆبەی کارەباییەوە لەلایەنی سبریتە لەلایەنی هەموو کارەبایەکان. پێویستە هەموو مالێک مەسەلە لە لای خۆیەوە هەر کەس تاکە کەسێک گلۆپەکانی مەسەلەن ئەگەر گلۆپی مالێک بکوژێتەوە گلۆپی مالێکی تر پێ دەبیتەوە.